لەم بینایەدا خوێندکاران و مامۆستایانی بەشی زمانی کوردی شارەزوور 2 ساڵی خوێندنیان بە چەندین کێشە و گرفتەوە بەڕێکرد. لە ساڵی نوێی خوێندندا هەڕەشەیەوە دەکەن ئەگەر بەشەکەیان نەکرێتە کۆلێژ و داواکاریەکانیان جێبەجێ نەکرێت ئەوە دەرگای بەشەکەیان دادەخەن. بەشی زمانی کوردی لە قەزای شارەزوور سەر بە زانکۆی هەڵەبجێ و دوای چەند خۆپیشاندانێک 2 ساڵ لەمەوبەر کرایە و ئێستا 110 خوێندکاری هەیە. پێویستی زۆری هەیە کە لەوانە هۆڵەکانی خوێندنە ئەو کورسیانی تەلەبە لەسەری دائانیشن داتا شۆیە. من وەک مامۆستایەکی تازەکە هاتووم لێرە ئەو شتانە ئەو کەم گوڕیانە ئەبینم. بۆچی بکرێ بە کۆلێج چونکە ناوچەکە پێویستی بە کۆلێجێک هەیە کە بەوەی ناوێکی هەیە پێوەترێ شارەزوور و چەندین شاعیر و کەڵەپیا و لەم ناوچەیەدا سەریان هەڵا و دروست بوون. یەکێکی دیکە لە کێشەی سەرەکی بەشەکە نەبوونی بینای سربەخۆیە بۆ خوێندن و بەشە ناوخۆیەکان و کەمی ژمارەی فەرمانبەر و مامۆستای پسپۆرە. بەپێی پلانی ئەم ساڵی بەشەکە بڕیارە تەنها 50 خوێندکار وەربگرێت، بەڵام ئەگەر پێداویستیەکانیان بۆ دابین نەکرێت ناتوانن ئەو ژمارە خوێندکارش وەربگرن. ئەو سەردەمەی کە ئەو کۆنووسە واژۆکراوە ئەم قەیرانە نەبووە، لەبەرەوە ئەکرێ ئێستاش درەنگ نییە ئەو شتانە جێبەجێ بکرێت. ئەگەر ئەوانە نەکرێ ئەم بەشە بڵێن بەرەو 3 حاڵە دەڕۆ داخستن بردنەوە بۆ هەڵەبجە یان ئەگەرێکی ترەوەی کە ئێستا ڕێکخراوەکان باسی یەکەن گوایە هەوڵێک لە ئارایە کە بەشەکە ببرێتەوە سەر زانکۆی سلێمانی. بەپێی ڕێککەوتنێکی نێوان زانکۆی هەڵەبجە و قایمقامەتی شارەزوور کە لە کاتی کردنەوەی بەشەکەدا کراوە، دەبێت بینای تایبەت و فەرمانبەری پێویست و 50 دۆنمزەوی و چەند ئۆتۆمبیل و بەشی ناوخۆیی بۆ بەشی کوردی دابین بکرێت. قایمقامی شارەزوور سەبارە بە دابین نەکردنی و پەیداویستیانە بۆ بەشی کوردی دەڵێت بەڵێننامەکە پێش دەست بەکاربوونی ئەو کراوە و لە جێبەجێکردنی بەرپرس نییە. وەکو قایمقامی قەزای شارەزوور هیچ شتێکم بەڕەسمی پێ نەوتراوە، هیچ شتێکیش نەنووسراوێک هاتووە بۆ من، نە بەڕەسمی کەس منی ئاگادار کردوێتەوە. ئەوەشی پێوەست بۆ ببنەوە وەکو خۆم لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا و سەرۆکایەتی زانکۆی هەڵەبجە قسەم کردووە، هیچ شتێک نییە و وەهمێکە و لە ئیش و کاری ڕسمیاتیشا شت بە ویتی ناکرێت. هەرچەندە دانیشتوانی شارەزوور و خوێندکاران و مامۆستایانی ئەم بەشە چاویان لەوە بوو ئێرە بێتە بناغی زانکۆ و لە ئایندەدا چەندین بەشی تری تێدا بکرێتەوە، بەڵام وەک دەستەی ئەنجومەنەکە دەڵێن بەم هەموو کێشە و گرفتەوە لە ئێستادا ئەستەمە بتوانن بەشەکەیان فراوان بکەن. عومەر فەتاح، NRT شارەزوور.